لە کاتێکدا بەفر ئۆکرانیایدا پۆشیوە و هەروەها هێزەکانیان خۆیان بۆ سیستانێکی دیکەی سەختی شەڕ ئامادە دەکەن، یارمەتیە گرنگەکان بۆ جەنگی ئۆکرانیا دەست بە هێرشەکانی رووسیا لە کۆنگرەسی ئەمریکا لە مەترسیدایە. بۆ ماوەی چەند هەفتەیەکی درێژخایان ژمارەیەک لە کۆمپانیەکان بە شێوەیەکی مەترسیدار هەوڵیانداوە ئۆکراین ببەستنەوە بە پشتیوانی ئێمە بۆ دیموکراسی لە ڕۆژئاوا کە بابەتێکی گرنگە و بەهۆیەوە مێژوو لە بیرمان ناکات و بیکەینە مەرجێک بۆ پەسەندکردنی سیاسەتەکانی ڕاستڕەوی توندی سنوورەکان. کۆشکی سپی داوای 106 میلیارد دلاری کردووە بۆ خەرجیەکانی ئاسایشی نیشتیمانی، لەوانە 6 میلیارد دلار بۆ ئۆکرانیا و نزیکەی 14 میلیارد دلاری یارمەتی بۆ ئیسرائیل. لە کاتێکدا زۆربەی کۆبارەکانی سینات پشتیوانی لەو هاوکاریە دەکەن، لە بەرامبەردا ملیارەها دلار بۆ خەرجیەکانی ئاسایشی سنوور داوا دەکەن. هەفتەی ڕابردوو پەیوەندیم بەسەرۆکەوە کرد تا دڵنیابین تێگەیشتووە لەوەی هیچ پرۆژە یاسایەک بەبێ هەوڵدانێکی دڵسۆزانە ئامادە نەکرێت بۆ زاڵبوون بەسەر بارودۆخەکار سەدبارەکەی سنووری باشووری وڵاتەکەمان. هیوادارمەوە ڕوون بوو بێتەوە، چونکە پێم وایە لەلایەن ئێمەوە من بە پەرۆشترین لە ئەنگری پرۆژە یاسا سەرەکیەکە بووم. سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زەلنسکی وتی پەسەندکردنی پاکیجی یارمەتیەکان لە کۆنگرەسی ئەمریکا یەکێکە لەو سێ سەرکەوتنە سەرەکیەکەی کە ئۆکرانیا پێویستی پێیەتی لە بەرەی نێودەوڵەتیدا. ئەمە ئاڵنگاریە، ئاسان نییە. بەڵام یاسادەنەرانی ئەمریکا تەنها چەند هەفتەیەکیان ماوە لە کۆبوونەوە پێشەوەی بۆ پشۆکان بچنە ماڵەکانیان. کۆشکی سویش دەڵێت ئەو هاوکاریە پێشتر بە ئۆکرانیا دراوە بە شێوەیەکی مەترسیدار کەم بۆتەوە. ئێمە خۆ هەر لە خۆمانەوە ئەو ژمارانەمان نەخستۆتە بەردەست، بەڵکو تا ڕادەیەک هەماشت بووە کە هاوکارەکانمان پێیان گوتین کە پێویستیان پێیەتی بۆ مانگەکانی داهاتوو. لە هەردوو حاڵەتەکەدا ڕێگەی بەرەو جێبەجێکردنی وا خەریکە کورتتر و کورتتر دەبێتەوە. زۆرێک لە کۆمارەکانی گەرانی خۆیان دەربڕیوە سەبارەت بە بەردەوامبوونی یارمەتیەکان لە کاتێکدا لە ناوخۆی وڵاتەکەدا پێویستی بە پەلە هەن پڕ بکرێنەوە. یەکێک لە شیکەرەوەکان بەدانی ئەمریکای وت ناکرێت گفتوگۆ لەسەر هاوکاریەکانی ئۆکرانیا لە نیگەرانی سیاسی ناوخۆکان جا بکرێتەوە. هەندێک لە ڕەخنەگرانی هاوکاریەکانی ئۆکراین دەڵێن بەڵێ ئۆکراین گرنگە یان ئۆکراین لە کێشەدایە، بەڵام ئێمە پێداویستێکی زۆری ناوخۆیمان هەیە، هەژاریمان هەیە، کێشەی سنوورمان هەیە، کێشەی نەتەوەیی دیکە. هەر بۆیە دەبێت ئەو پارەیە لە سەر ئەوانە خەرج بکەین. پێم وایە ئەوە دووبەرەکیەکی نادروستە. وڵاتێکی مەزن دەتوانێت دووشت یان زیاتر لە دووشت لە هەمان کاتدا بکات. دژایەتکردنی هاوکاریەکان بۆ ئۆکرانیا بابەتێکە کە لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکایی زۆرینەی کۆماری گرنگی زیاتری پێدراوە، بەڵام سەرۆکی ئەنجومەنی نوێنەران مایک جانسن وتێتی دڵنیایە کە پەسەند دەکرێت. شایان پاشا بۆ راپۆرتی کاترین گیبسن، دەنی ئەمریکا، واشنگتن.